ئەمڕۆ ئێمە لێرە نزیکەی بالضبط 300 خێزان نەوتی پێدەدرێ و بڕی 4 دە بە نەوتی پێدەدرێ هەر خێزانێک. لەگەڵ ئەوە ئیمڕۆ کە ڕۆژێکی سارد و سەرمایە و ئێمە کۆمەڵێ پرەنسیپمان گرتوۆتە بەر یەکێک لەو وینانە کە ناوی ئەو هەژارانە کە لە ڕێگەی نوێنەرەکانی خۆمانەوە لە گەڕەکان کە بە دوواداچوونیان بۆ کراوە خەڵکانی کەمەندامی تێدایە، خەڵکی خاوەن مناڵی بێباوشی تێدایە کە بێسەرپەرشتیار و کۆمەڵێ خەڵکی خاوەن پێداویستی تایبەتیشی تێدایە. ئێمە الحەمدولله بەهۆی ئەوەی کە دەستگای بەخشینی خێرخوازی سوپاس بەخوای گەورە جێی متمانەیە لە لای خێرخوازان و لە لای هاوڵاتیانیش تا حەدێک هاتوون بە دەنگمانەوە الحەمدولله کۆمەڵێ خەڵکی خێرخواز هاوکاریەکانیان گەیاندووە بۆ ئەم کەمپینە و ئینشاءڵڵا ئومێد دەکەین خەڵکانی دیکەی خێرخوازیش و ئەو خەڵکانی کە خوای پەروەردگار ماڵ و سەروەتێکی پێداون زیاتر لەم زستانەدا و بێن بەدەم بانگەوازەکەمانەوە تاوەکو بتوانین ئەگەر دەبە نەوتێکیش بۆ ماڵێکی هەژار بەرین بەلای ئێمەوە زۆرە تا بتوانین دەستی هاوکاریەکانی ئەو خەڵکە خێرخوازە کە ئێمە وەکو پردێک دەیگوێزینەوە بۆیان بگاتە ئەو هەموو ماڵێکی ئەم نیشتیمانە. ڕاستی ئەمە کاری حکوومەتە بەڕاستی، بەڵام حکوومەتێکە گوێ نەداتێ و هیچ باکی نەبێ و هیچ خەمێکی ئەو خەڵکەی نەبێ بەس خەمی گیرفان و ژیانی خۆیان و بنەماڵەی خۆیان بێ ئەو خەڵکە فەقیر و ئەژارە لە چلەی زستانە چاوەڕێی 4 دەبێت کە ئەمە گشتی وەکو بڵێ کەسوکاری ئەنفال و هەمووی زڵم لێکراوی دەستی ڕژێمی بەعس بووە ئەوە هەموو پیاوەتی و چاکە و خزمەت گوزاریەکەی ئەو حکوومەتەیە کە ئەوە چەند ساڵێکە هەر ئاوە زستان بەڕێکە یەک دن کە باکی نییە بەو خەڵکە وەڵاهی